ساحر بەچی ئەبێتە ساحر؟ ئەمە وتمان ئەمە پێناسەی سیحرە. باشە ئەم ساحیرە کە هەڵ ئەسێت نوشتەیەک ئەکات بە پارەیەکی زۆر هەتاوەکو پارەیەکی کەمیش، بەچی ئەبێتە ساحر؟ ساحر ئەبێتە ساحر بەوەی کەوا قورئان بخاتە ژێر پێی، لە ناوڕاستەوە ئەیکاتە دووکتەوە، بەشێکی خاتە پێی ڕاستی، بەشێکی خاتە ژێر پێی چەپی. ئەمە کە کاتێک خەڵکی دیار نەبێ و لە ناو سەر ئاوەکەیشیانە پەرژین بێ لە ڕووی جەنابتان، قورئانێکی داناوە هەر کاتێک بچێ میز و پیسێ کاتە سەری. و ئەم ئینسانە نابێتە ساحر هەتاوەکو حەیوان سەر نەبڕێ بۆ شەیطان و هەتاوەکو سوژدە بۆ شەیطان نەبا. بۆیە ساحیرەکان بتیان هەیە لە ماڵەوە و خەڵک نایبینێ، کاتێک خەڵک دیار نەبوو سوژدە ئەبەن بۆ بت، یاخود ئەگەرەوەش نەبێت سوژدە ئەبەن بۆ شەیطان. ئەو جارە قورئان ئەنووسنەوە بە پیسی ئینسان، بە میزی ئینسان، بە خوێنی بێنوێژی ئافرەتان. ئەمە بەم شێوازە بۆ ئەوەی کەوا شەیطان لە خۆیان ڕازیکەن. ساحر نابێ بە ساحر هەتاوەکو پیس نەبێ، هەم خۆی کەسێکی پیس بێ و هەم ئەخلاقیەن کەسێکی ئەبێ پیس بێ. بۆیە شەیطان یەکێک لەو داواکاریەی کەوا لە ساحر ئەیکا، ئەڵێ ئەبێ زینا لەگەڵ دایکتا بکەی، ئەگە بڵێ ناتوانم ئەڵێ ئەبێ لەگەڵ خوشکەکە تا بیکەی، ئەبێ لەگەڵ کچەکە تا بیکەی، ئەگەر هەمووی نەتوانێ ئەڵێ ئەبێت لەگەڵ کەسێکا بیکەیت ئیلا. بۆیە زۆربەی ئەوانەی کەوا ساحرن و لێ کۆڵینەوەیان لەگەڵا کراوە یا گیراون یا بەسەریانە هاتووە، سبحان الله زیناکەر بوونە و دایم پیسیان لەگەڵ ئافرەتی خەڵکا کردووە، یاخود ئەوانەیش کەوا چوونە بۆ لایەن دوای ئەوەی کەوا کەشف بووە کە زینایان کردووە. ئەو جا بەڕێزەکانم، بۆچی شەیطان تەکلیفیان لێکا ئیلا زینا ئەبێ لەگەڵ مەحرەمێکی خۆتا بکەی؟ لەبەر ئەوەی گەورەترین تاوان لای خوای پەروەردگار ئەوەیە کەوا ئینسان زینا لەگەڵ مەحرەمی خۆیان بکە. زۆر خەتەرە، ئەزانی چەنە خەتەرە، حتا لە شەرعی پیرۆزی ئیسلامە ئەڵێ هەر پیاوێ زینا لەگەڵ مەحرەمی خۆیان بکە، واتە لەگەڵ ئەوانەی کەوا دەستنوێژی لێ ناشکێ، زینای لەگەڵا بکە، ئەگەر گەنجیش بێ ئیلا ئەبێ بکوژرێ، ئیلا ئەبێ بکوژرێ. و هەرچی ماڵیشی هەیە، هەرچیەکی هەیە، حکوومەت دەست بەسەر ماڵەکەیە ئەگرێ و ئەیبا بۆ بەیتولمال، ئەو جارە تەوزیع ئەکرێتە سەر موسڵمانانە. خاڵێکی ترکە ساحر ئەبێ بە ساحر ئەوەیە کەوا وتمان ئەبێت حەیوان سەر بڕێ بۆ شەیطان، بە تایبەتی کەڵەشێر. بۆچی بە تایبەتی کەڵەشێر؟ لەبەر ئەوەی کەڵەشێر پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم کاتێک گوێتان لە قوقەی کەڵەشێر بوو بڵێن خوایە داوای فەزڵ و خێرت ئەکەین، لەبەرەوەی کەڵەشێر بەیانیان لە کاتێکە ئەقوقێنێ کە مەلائیکە دائەڤەزێ و کەڵەشێر مەلائیکە ئەبینێ، کەڵەشێر مەلائیکە ئەبینێ، بۆیە ئەوان زۆر ڕقیان لە کەڵەشێرە. باش ئینسان ئەمەی زانی کە ساحر ئەمەندە پیس و خەتەرناکە. خوای گەورە ئەفەرمێت دەربارەی ساحر: إنه من يأتي ربه مجرما فإن له جهنم لا يموت فيها ولا يحيا. هەر کەسێ ساحر بێ مجریمە، بۆ بە مجریمەتی بگاتی لقای خوای گەورە، خوای گەورە ئەیکاتە جەهەنەمەوە، نامرێتایە و ژیانیشی نییە لە ناوێ. ئەها چەند خەتەرناکە، دەبێ ئاگادار بین. ئاگادار بە خوای گەورە فەرمێ: ولا يفلح الساحر حيث أتى ولا يفلح الساحرون. خوای گەورە فەرمێ قەد ساحر ڕزگاری نابێ و ئەوەیشی کە ئەیکا